سڵاوتان لێبێ ئەزیزان، خۆشحاڵم لە بەرنامەی تری پەیامی تۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستە بم. بەندێکی کوردی هەیە دەڵێ ئەگەر جارێک هەڵی خەڵەتاندم خوا بەدگرێت، ئەگەر جاری دوم هەڵی خەڵەتاندم خدا خۆم بگرێت. فەرمودەیەکی شەیە محەممەد مستەفا فەرمێت مرۆڤی مسلمان نابێت لە یەک شوێنەوە دوو جار بیگەزن. ئێمە لە هاوڵاتیان نەپرسین ئایا مانای ئەم فەرمودەی ئەم پەندە چییە؟ ئێوەش بینەرمان بێت. پندێکی کوردی هەیە دەڵێ ئەگەر جارێک هەڵی خەڵەتاندم خوا بەدگرێت، ئەگەر جاری دوم هەڵی خەڵەتاندم خدا خۆم بگرێت. ئەوە پندەکە ڕێک حکوومەتی هەربێنە ئەگرێتەوە حکوومەتەکەی هەرێمی کوردستان بەناو ئەگرێتەوە کە زوڵمی لە ئەم میلەتە کرد. وڵات تا بتوانێت هەڵسەنگاندن بۆ کەسە بکات، بزانێ ئەو کەسە شایانی ئەو متمانەیە کە پێیەکات. هاوڵاتی بچێتە سەر سنووقی دەنگدان بە سنووقی دەنگدان حەکەنگی بکاتەوە. وڵا بێ ڕێگەی ڕاستەقینەی خۆی بدۆزێتەوە بزانێ ڕێگە ڕاستەقینەکە لەکوێیە بچێتە سەر ئەو ڕێگەیە. پندێکی کوردی ئەڵێ ئەگەر جارێک هەڵی خەڵەتاندم خدا بمگرێت، ئەگەر جاری دووەم منی هەڵخەڵەتان خدا خۆم بگرێت. باشە مانای ئەم پەندە چییە؟ واللهی ماناکەی ئەوەیە ئیتر خەڵ بەخۆیان بچێت و بەسێتر 27 ساڵە ئەم حکومڕانیە فێڵە خەڵکێن تر بەسێتر نەخەڵەتێ. چی بکە خەڵک تا جارێکی تر نەخەڵەتێ؟ واللهی تر خەڵک بتمانیان پێ نەکە. دوای ئەو پەندە بۆ ئەم خەڵکی کوردستانە زۆر هاتۆتە دی؟ واللهی بەڵێ. خەڵک چی بکاتەوەکو جارێکی تر ئەمەی بەسەر نێتەوە هەڵ نەخەڵەتێ؟ وڵای خەڵ بەخۆیان بچێتەوە. واللهی ئەوەی کەیتر متمانیان پێ نەگە بەس تر کۆمەڵێکی مەسلحەتی لەگەڵیانەیە هەر ئەوانە هەر لەگەڵیانە. مەبەستی ئەوەیە بگە هەر کەسێک ڕۆژێ لە ڕۆژان مەسەرەن درۆیەکی لەگەڵا کردی هیچ ناکە جارێکی تری خەڵی بکەیتەوە و دوای بکەیتەوە یعنی چونەڕی هەم بە هەمان قسەوی بە هەمان ڕێچکەی ئەوە بڕۆیتەوە. چۆن بتوانین خۆمان لە فێڵ و تەڵەکەی و جۆرە کەسانە بپارێزین؟ وەڵا ئەو کەسانە خۆیان لەوانەیە جارێک دوو جار بتوان فێڵی لێ بکەن بەس تر لەوە زیاتر ناتوانێت فێڵەکە ئەگەر تۆ کەسێکی وعی کەسێکی وشار بیت. پندێکی ئەڵێ ئەگەر جارێک منی خەڵەتان خوا بمگرێت خوا بتگرێت، ئەگەر جاری دۆ منە خەڵەتان خوا بمگرێت، مانای ئەم پەندە چێ بەڕایت؟ مانای ئەوەیە ئەو کەسانە هەم کەسێک ئاگای لە خۆی بێت بیر لەو کاتۆ کە یەک جار مەسی ئەوەی ئەگەر جارێک غەڵەتی دەکرا ئەو مانای بەرەکەی غەڵەتە، بەڵام ئەمە دووبارە غەڵەتی بەرامبەر کراوە ئەو غەڵەتی خۆیەتی ویواتە ئەو بدا دووبارە لێ دەبێت. چۆن خۆمان پارێزین لەو جۆرە کەسانە کە فێڵمان نییە؟ وڵا ئەگەر لە ڕەفیقە ئەگەر حیزبە ئەگەر جارێ وعدی پێدایێت وعدەکەی نەبێت سەر دووبارە هەڵدەرەوە دەنگی پێمە دەرەوە یان ئەگەر ڕەفیقە ئەزان ئەم با بڵێن حیزبە دەسەڵاتدارەکان لێرە ئەو چەند جارێک خەڵکیان گەستووە ئێستا ئەبێ خەڵک وشار بێتەوە جارێکی تر ئەم فێڵیان لێ نەکەن. بەڵێ حەق بایە زووتر ئەم بیرکرایەت وەس تێپەڕی پێم وایە. ڕێی تۆ خەڵک چەند جار تا ئێستا گەزێنراوە لەلایەن دەسەڵاتەوە؟ زۆریش لەو خەڵکانە پرسێکەوە ئەم کاریان بەسەراتەوە لیان پرسە پێیان وایە چەند جارێک وعدیان پێدراوە و نەبرا سەر بەر کەچی لە وڵاتی ئێمە حیزبایەتی وەکو عشقایەتی داهات و نازان وەکو عشایەتی لێڕوانی ئەگە خراپی سەر لەگەڵیەتی. فەرمودەیەکەیە فەرمێ مرۆڤی مسلمان نابێت لە دوو شوێنەوە بگەزرێت. باشە مانای ئەم فەرمودەیە چێ بەڕایت؟ مانای ئەو فەرمودە ئەوەیە کە تۆ بە دڵێکی پاکەوە متمانە بە کەسێکەکەی ئەو کەسە خیانەتی لێکات تێگەی ئەم یەکەم جاریان تۆ تاوانێ نییە گوناحی نییە، بەڵام ئەگەر بێت و دووبارە تۆ متمانە بەو کەسە بکەیت تۆ کە خیانەتی لێکرد و جاری پێشوو ئەم جاریان تاوانی خۆت. ئینسان چی بکە تا بتوانێت خۆی لەو جۆرە کەسانە پارێزێک کە خیانەتی لێ؟ وڵات تا بتوانێت هەڵسەنگاندن بۆ کەسە بکات، بزانێ ئەو کەسە شایانی ئەو متمانەیە کە پێیەکات، ئەگەر بێت و ئەو کەسە کەسێکی فێڵبازیش دەرچوو بڵێن سەرەتا وا خۆی دەرخست کە شایانی سێ ئەو متمانەیە دووبارە متمانی پێ ناکاتەوە. حەزەکەم شتێکی شخصی لێ بپرسن
کەس هەبووە تۆ متمانەی پێ بکەیت و ئەو متمانەی لە دەستدابێ ینی شانی نەبوو زۆر دوای ئەوە چیت کردو وڵا دوای ئەوەی تر دووبارە لێک شامەتەوە جارێکی کەم متمانم پێ نەکردوێت ئەم پەندا ڕێک حکوومەتی هەربێنەیەگرێتەوە کە ئەوە سمەتی چی حکوومەتی هەربێنە هەموو ساڵێڵە هەربێنە پارە لە میلەتی داما و لە میلەتی مەزلوم میلەتی قڕبەسەر ئەسێنێ هەر جارێ بە بیان و یەک ئەوە ئەم جارە مامۆسای هەڵخەڵەتان جارێتتر بزانە کێ ئەخەڵەتێنێ جا ئەم پەندە ڕێک پەندەکەی حکوومەتی هەربێنەیە کاکە گیان ینی چی مەبەستی چێ لەم پەندە مەبەست ئەوەیە پەندەکە ئەوەیە تۆ کاتێککە زوڵم و لێکرا بێدەنگە بی جاری دووەم زوڵم و لێکرا ئەمجا خۆ تاوانبارە بیت چونکە کە بێدەنگ بووی ئەو زوڵمی خۆی لێ ئەکات خەڵک چی بک بۆ نمونە مەمی کە تۆیڵ خەڵک هەر بەردەوام بێ لە مزاهرەی خۆی بە تایبەتی مامۆسا بە تەنیا خۆیەتی ئێمەی دوکاندار کابرای کاسب کابرای مۆزەف بە چواردەوریا کەسی لەگەڵان نیە تێگەی برای من بەس تەنها مامۆسایە بە تەنیا ئەمانش هاتوون بە ناوی ئەوەی کە ساڵێکی خوێندن بفەوتێ هاتوون بیان و بۆ مامۆسای داماگرن با مەکتەب بفەوتێ من دوو مناڵم هەیە یاخوا ئەم ساڵ مەکتەبیان بفەوتێ بەڵام ئەو حەقی خۆی وەرگێ لەبەرەوەی بەیانی چووە مەکتەب مامۆساکە غیرەتی ببێ مناڵەکەی من پەروەردەکات ستەم لە کەس نەکات مناڵەکەی من خزمەت کات بەڵام مناڵەکەی من پەروەردەیەکە بە پەروەردەیەکی سەقەت حتا دەرزەکەی پێ ئەڵێ بێدەنگە بێ خواخۆی کاتەکەی بڕە ئەوش بگاتۆ ماڵی خۆی نەک ئەوە بێ خزمەتی تەلەبەکەی من کات ئەم هەموو تەلەبەی جامیعەمان تەواو بووە مەکتەبی تەواو کردووە کێ ئیسفادەی لێ کردووە من ئێستا حەمد و سەنای خواکەم کە موچەخۆر نیم و مۆزەف نیم کارمەند نیم چاوم لەم حکوومەتە نییە تێگەی کاکە ئەوە پەندەکە ڕێک حکوومەتی هەربێنە ئەگرێتەوە حکوومەتەکەی هەرێمی کوردستان بەناو ئەگرێتەوە کە زوڵمی لە ئەم میلەتە کرد چی بکەین تاوەکو ئێمە جارێکتر تێنەکەوین لە بەرامبەر ئەو جۆرە کەسانە وڵی ئەبێ ئینسان بە ئەو پەڕێوریایی و بە ئەو پەڕێ تێگەیشتنەوەی خۆیەوە ڕەوڕەوەی ژانی خۆی بەڕێ بکە و نەکوێت دای ئەو جۆرە کەسانەوە لە شوێنێکی کوردستانە هەست بە هەستەکەی ئەم پەندە تا ڕادەیەکی زۆر بەدی هاتووە وڵات تا بڵم تا چەند یانی لە ڕاستیە ئەو میلەتی ئەمە چەند ساڵە هەر بەم شێوەیە ئەخەڵتەرێن لێ بەڕاستیەکەی کۆمەڵی قسەی باخ و بریخەیاداری بۆ ئەکرێ و لەولا هیچی وانیە و سەر ئەنجامەکەشی لە دەوە دەرەچێت ئەی پێویستەکە خەڵک جارێکتر خۆک و تۆ خۆشیار بێ و نەخەڵەتی ئەم جارە ئەبێ چی بکەن وڵا بێ ڕێگەی ڕاستەقینەی خۆی بێزێتەوە بزانە ڕێگە ڕاستەقینەکە لەکوێیە بچێتە سەر ئەو ڕێگای بۆ هاوڵاتی کورد ئەم دەمارگیریە ڕقەی بەنی هەیە بەرامبەر شتەکانی خۆی پێم وایە ئەمە گەڕێتەوە بۆ تێنەگەشتنی تاک ناو تاکانەی کەوا زۆر تێگەشتون و کەسێکی هۆشیارن ئەم بابەتیان تیان نابێت زۆر بەکەمی یانسا بین لە حیزب دەسەڵاتدارەکان هەندێک تاکیان تایە کەسێکی چۆن عاقڵن ئەم بابەتە بەسەریان تێ ناپەڕێ ئامادە نییە بڵێن بە زەبری سیلاح یا بە زەبری دەنگکردن خەڵ بکڕێ ئامادەیە قەناعەت بە خەڵ بکا بڵێ من بەم شێوەم ئەگەر مەمنون قەناعەتی پێ بکە ئەم جارێکە دەنگ پێ بدە بە هەندێک کەس ئامادەیە بە چەک یان بە بەرتیل یا زۆجار واسەکەڵێن بەشتی وا بێمانە خەڵک ڕازی دەکرێت کە دەنگ لە کاتی دەنگدانا قبولی کاو دەنگی پێ بدە شتی زۆر پێمانە و هەر شایانی باسکردنیش نی کوا خزمەتی میلەتی کردووە ئادەی خزمەتێکی میلەتم پێ بڵێ کردوێتی ئەو پارە لێشاوە هات لە عێراقۆنیوەی دا بە خەڵک نیوەی خۆی خواردی ئێستا بە ناوی حکوومەتی نەوتۆ نەوتەکە خۆی ئەیدزێ ڕعبێک شوێنێرێتەوە بۆ میلەتەکەی تێگەی کاکە ئەوە تا حکوومەتی عێراقی لە کاکە نەوتەکەم بەرێ معاشەکە دەدەن ئەگەر زوڵم نەکەن لە میلەتە خۆ میلەتە هێندە بێ ئەقڵ نییە هەمووی تێگەیشتووە مسەقەفە زانیاری لە بەردەسایە بەڵام کاکە وایان کردووە لەو میلەتە ئەو میلەتیان هەڵبژاردن نزیکە بۆ من هاوڵاتی توانێت چی بکە جارێکتر بۆی گەندەڵی بەسەرانەیەەوە حکوومەتێکی باشتر هەڵبژاردن لە وڵاتە قیمەتی نیە ئەوە من تاکید دەکەم بۆچی ئێستا حیزب دەسەڵاتدارەکان موچە دابەشەکان ئەمە ترسێک نییە لە هەڵبژاردنەوەی خەڵک بەرامبەریان بۆستێتەوە ئەگەر ترسێکش بێت ترسێکە لە کادیرەکانی خۆیان نەک لە خەڵک برای من ئەوە ترسێکە لە کادیرەکانی خۆیان لەم کاتا بە ناوی ئەوە معاشە تەوزیعکەن دوو معاش تەوزیعکەن دوایی نامێنێت تێگەی برای من کەواتە هاوڵاتی نابێ جارێکی تر بخەڵەتێتەوە خۆی قسەکەی برای من 27 ساڵەمان خەڵەتێنێ خۆ من تا ئیسا دەنگم بەم حکوومەتە نەداوە ئەوە تا گەیشتومەدە ئەم تەمەنەشکر لەخوا بە زیاد دەنگم ناوە
ئەزان ئەم هاوڵاتیە کۆی بینن ئەڵێ هەتا ئێستم دەنگم نەداواتە بۆ مانایە لێکەداتەوەکەوە هێشتا وەکو ئەم نیانتوانی ئەم هەڵخەڵەتێنن بۆ داواکاریشە خەڵک جارێکتر هەڵ نەخەڵەتێ بەو قسانە و بەو وعدانی کە پێدەن ئێمە هاوڵاتی زیاترە دوێنین بزانینەوە ڕایان چێوەش بینەرمان. هەندێکی کوردی هەیە دەڵێ ئەگەر جارێک هەڵی خەڵەتاندم خوا بەدگرێت ئەگەر جاری دۆم هەڵی خەڵەتاندم خدا خۆم بگرێت. ئەوە پەندەکە ڕێک حکوومەتی هەربێنە ئەگرێتەوە حکوومەتەکەی هەرێمی کوردستان بەناو ئەگرێتەوە کە زوڵمی لە ئەم میلەتە کرد. وڵات تا بتوانێ هەڵسەنگاندن بۆ کەسە بکات بزانێ ئەو کەسە شایانی ئەو متمانەیە کە پێیەکات. هاوڵاتی بچێتە سەر سنووقی دەنگدان بە سنووقی دەنگدان حەتانگە بکاتەوە. وڵا بێ ڕێگەی ڕاستەقینەی خۆی بدۆزێتەوە بزانە ڕێگە ڕاستەقینەکە لەکوێیە بچێتە سەر ئەو ڕێگەیە. فرمودەیەکێ فەرمێ مرۆڤ مسلمان نابێ لە یەک شوێنە و دوو جار بیگەزن. ڕای تۆ لەسەر ئەم فەرمودەیە چی؟ ئەوەیە کە جارێک خەڵەتانی دیان جارێک خەڵەتان یا کێشە ئاسایە بەڵام کە دوو جار خەڵەتانی خوا بتگرێ ئەمە مەسەلەکە ئەوەیە. باشە لە چ شوێنێکی هەرێمی کوردستان هەستەکەی ئەم پەندە زۆر تێ ڕەنگی داوەتەوە؟ لە چی شوێنێکی هەر لەم سلێمانی لە چواردەوری لەم شارە زورە لە هەمووی لە چ شوێنێکا بۆ نمونە؟ لە زۆر شوێنەکانم شتە دەنگی یاوەتەوە بۆ نمونە ئیسام حکوومەتە کاتێک ئەمە دەنگمان پیان پێشوی هەڵبژاردن بێن هەڵبژاردنی زیکە بێتەوە کۆمەڵە شتەڵێن کۆمەڵە قسەیەکەم بۆ یەکەمە دەنگیان پێبن کاتێ دەنگیشان پێم هەمی درۆیە دوو لە ڕاستی بۆ ئێمە جارێکە من ئەو پەنجەمە قرتێنم قەت دەنگیان پێ نادەم بە حکوومەتە مەدەسەڵات. مانای پەندەکە ئەوەیە؟ بەڵێ مانگی پەردەکە ئەوەیە کە چی بکە خەڵک بۆی جارێکتر نەخەڵەتێتەوە. ئەوێ دەنگیان پێنەیە بڕیان پێ نەکاتەوە بەم هەموو درۆ دەلەس کامانێکیان بەرامبەر بەیان. بەڵام خەڵک دەنگ نەدا دەسەڵات قازانج ناکات. نا بۆش قانجازەکە نعنای لا ناچنە لە شوێنی خۆیان نامێنەوە و هەر دیسان فێڵەکەمان لێکەن. یەکێکی تر هەڵبژێرن باز لەوە ئەکات تۆ هەڵی بەرامبەر کەسێک نەکەیت غەڵەتی نەکە بەرامبەر کەسێک غەڵەتێکی بەرامبەر هەر کەسێک وەکو بنتێک هەیە هەڵە بدی لە دەرگای هەر کەسێک ئەدرێتەوە لە دەرگات من وایە ئەبینم. چۆن بتوانین خۆمان پارێزین لە فێڵ و تەڵەکەی و جۆرە کەسانەکەەوە فێڵمان لێکەن بە بەردەوامیش لەگەڵیانە؟ وڵی ئەگە جارە بۆ دەرنەکەوت تا دوجا بۆ دەرنەکەوت هەوڵ بەلی تێبگا لە ناخی بگە بزانە کەسەکە چۆنە بەرامبەرت زانانی و هەڵەکە لێ بینی هەڵ دەدوو کۆرەوە لێ مەرج نەبێ مدەقیل لەگەڵ بیت من پێم وایە لە کەسەکە بەرامبەرت جار پێشان ناخی بخوێنەوە بە جوانی ئەو کاتە بۆ دەر ئەکەوێت بتوانانی هاوڕێتی لەگەڵ ئەنجام بێ. پندێکەی ئەڵێ ئەگەر جارێک تۆ منی خەڵەتان خدا برگرێ ئەگەر جاری دۆ منی خەڵەتان خوا خۆم بگرێت مانایان پەندە چییە؟ مانایەوەی ئەڵێن بەڵی وەکوەوەی کە من تێبگەیشتم لێی ئەڵێ یەکەم جار تۆ منی خەڵەتانی عین لەسەر سیخەم پێکردی بە جاری دووەم خوا خۆم بگرێ ینی جارێکی تر سیقە پێ ناکەم. باشە هەستەکەی ئەم شتە لە هەرێمی کوردستانە لە شوێنێکا زۆر ڕەنگی داوەتەوە؟ ئەوە لە حیزبە سیاسیەکان. ئەیجا هاوڵاتی چی بکە بۆی جارێکتر فێڵی لێ نەکرێتەوە؟ وڵای هاوڵاتی هەمیشە گۆڕانکاری بکە. چۆن؟ هەر جارێ دەنگ بە حیزبێ بە هەر نەیگرێ بە حیزبێکە مەبدە درۆیە لە وڵاتە. ئەم جۆرە دەمارگیریە بۆ لە لای هاوڵاتی کوردەوە تۆغ بۆتەوە بەردەوامی ئیلا ئەبێ ئەو حیزبێ هەر بە بەردەوامی لەگەڵەوەیە. حیزب تەواو کارێکی وای کردویانی لە هەموو فەقرێکی ژیانە دەستی هەیە بۆ ئێوە نەڕەنانەوە. چی بکە هاوڵاتی؟ وڵای هاوڵاتیە بێ گۆڕانکاری بکات دەنگ متمانە بە کۆمەڵی حیزب ناکا کە هەمیشە بە درۆ خەڵکیان گەوجاندەوە خەڵکیان گەل کردووە ئەبێ متمانە بە خەڵکی تازە ئەو کەسانی کە تازە دیێنەکای سیاسیوە متمانیان بنێ ئەگەر جارێکی ژەوان درۆیان کرد جارێکی ترێکی تر بێت. واتە ئێستا تۆ جارێکی هەڵە خەڵەتێنی ئار ناگری هەمە ئەتەوێ ئەو کەسە زانی چۆن بڵێ هەڵێ خەڵەتێنی پێی فێرە بیجاری دووەم هەروە ئەەکەیتەوە ئەو کەسەر متمان و پێەکە. ئەمە لە شوێنێکی هەرێمی کوردستانە یان هاوڵاتی یان چی بکە بۆ جارێکتر حکومەت نەتوانێت هەڵی خەڵەتێنەکە؟ هەڵاوی ڕاستی بێ لە کۆمەڵگەی خۆمان ئەو شتانە زۆر هەیە. چی بکەین تاوەکو جارێکتر نەخەڵەتێنەوە؟ وەڵاوکەوێتە سەر کەسەکان یعنی ئێستا چۆن بڵێ من نەتوانم تۆ خەڵەتێنم بەڵام جارێتر هەم هەڵتە خەڵەتێنمەوە لەبەرەوەی تۆ کەسێکی خۆشباوەڕی خۆشباوەڕی وا لە مرۆڤەکە بە بەردەوامی بخەڵەتێ وایە چی بکەن تا کەسێکی خۆشباوەڕ نەبی؟ پێویستە هەڵ بێ متمانە بە چواردەورمان زۆر نەکەین لی دڵنیا بینەوە. مانایە وەکو حکومەت و هاوڵاتی چۆن ینی؟
ئەوە چەند ساڵە خۆمان نەخەڵەتێن ئێستا دیسان هەڵبژاردنە دیسان هەڵبژان هەمەشینە دەنگی پێ بدەین ئەمەکۆ وایە ئەوکۆ پەندە وایە ئەجا هەوڵاتی چی بکات تاوەکو جارێکتر نەخەڵەتێتەوە وەڵا هەوڵاتیەوەی تر دەنگیا پێ نەدەن حیزبی تازە هەیە حیزبی تر هەیە دەنگ بە پارتی وەکێتی نەدەن پێت وایە ئەومانەیە ڕێک مەبەستێمانەیە ڕێک وایە هەوڵاتی چی بکات تاوەکوەوەی جارێکی تر ئەمانە فێڵی لێ نەکەن هاوڵاتی بەدەست خۆیەتی 27 ساڵی تر هاوڵاتی خۆی ئەزانێ ئەم حیزبانە چۆن بوون باشە لە پندەکە وەکو باسمان کرد لە جاری دووەمە ئەڵێ خوددا خۆی ئەو کەسە بگرێت کە فێڵەکەی لێکراوە بەڵام ئەوان 27 ساڵە لە دەسەڵاتن 27 ساڵە چەند هەڵبژاردنێک نزیکەی 6 تا 7 هەڵبژاردن بووە ئێستا هەست ناکەی خەڵک باجی ئەو هەڵخەڵەتانەی خۆیداتەوە قسەکە ڕاست تەواو غەڵەتی خۆمانە کەواتە ئێستش باجەکەیە دێ تا ئیسەش باجەکەیە دێ وەدە چاوەڕێ چارەکە موچەکەی ئەوان ئەوەڵێ گەر یەکەم جار خوا بوو گرێ ئەگەر دومجار تۆ هەڵە نابێ بکەیت و ئەگەر ئەبێ لەو پەندە تۆش پند وەربگری نابێ ئەو هەڵە دووبارە بکەیت و ئێخوا و گرێ وەڵا ئەگەر دووبارەکەیتەوە چی بکەین بۆی جاری دووهەم ئێمە نەخەڵەتینەوە یان ئەوە خۆش باوەڕ نەبین کە سیخە بە هەمان کەس بکەینەوە وڵای هەموو کەس کەوتۆتە سەر خۆی سەر ئەخڵی خۆی ئەگەر کەسێک پەندی لە یەکەم جار وەرگرت بێت دووبارەی ناکاتەوە تر ئەو کەسێش کەوتو سەر ئەقڵ و ویژدان و ژیری خۆی لە ڕاستیا پندەکە تەنها وەکو پەندە ئەگینا بابەتەکە بۆ منە ئیسلام و خوددا و ئەوانە نییە بۆ نوێسەر لە بابچینە بابی سیاست بابچینە دۆخە سیاسەکە ئەمڕۆ کاندیدێکمان هەیە هەمان کاندیدی 4 ساڵی ڕابردووە باشە هەمان کاندیدی 4 ساڵی ڕابردووە 4 ساڵە لە پەرلەمان بۆ خۆی دانیشتۆ تەنها بۆ موچەکەی ڕاتو یا ئەچێ بۆ خۆی لە بەغا یا ئەوە تا ئەچێ لە بەغا بۆ خۆی گەشت و گوزار و سەیر و سەفرە و سیاحەتەکە خەریکی کڕینی ڤێلا و خەریکی کڕینی شوقە و ئەم سەرە و بۆ خۆی ماڵ و مناڵی لەوێ بە ئیسلاحەتەژین بەڵام ئەبینین لە هەمان لە 4 ساڵی ئێستا هەم خۆی کاندید کردوتەوە 4 ساڵی ڕابردوو هیچی نەکردووە ئێستا هەم کۆمەڵێ بەڵێن بە خەڵکە یعنی واتە خەڵک گێڵکردنە خەڵک ئەمە یەکەم جاری نییە بۆ نوێسە تەمەنم وای دابنێ 28 ساڵە چەند ساڵێک بەشدانیم کردووە لە هەڵبژاردنە ئەبینی هەر هەمان دەموچاو کۆنەکانە هەمان بەڵێنە هیچیشی جێبەجێ نەکراوە بەڵام لە ڕاستی ئەمە تەنها بۆ کاڵێ ئەگە جارێ بەڵێنم پێ ئەگە جارێ خەڵەتان بەرحاڵ و جاری دووەم ئەوە خواخۆ بگرێت وڵا وەکو حکومەتی خۆمانە چەند جار ئێمە گەزاندووە چەند جار ئێمە کروتە ناو چاڵەوە هەر ئێمە ئاوانە ناو عقڵ نەبووین هەرەوە لەوە زیاتی تێن ئەگەم بۆچی ئێمە عقڵ نابێت بۆ من باشە بۆچی هاوڵاتی عقڵ نابێت چەندین جار فێڵی لەکەن هەڵێ خەڵەتێن بۆچی هاوڵاتی عقڵ نابێت وڵاترەوە خوا نەزان میلەتەکە خۆی زانێ خەوتووە چی بکە هاوڵاتی بەڕای تۆ پێشنیاری چی بەڕای من میلەتی کورد قەت خەبەری نابێتەوە چون ئەوی بەسەر میلەتی کورد هاتووە بەس هیچ کەسێکان نهاتووە بەڕای من قەتیش ئەم وەزعەش باش نابێت بۆچی ئەوەنە بێ ئومێدی زۆرش بێ ئومێدم باوەڕکە لەوانەیە دوژمنێکیش بێت حکومکار لەوە باشترێکە کوردێکی ئاوەکو مەسعود بارزانی وەکو جەماعەتی یەکێتی و پارتی و گۆڕان و بە حەود و حیزبە ئیسلامێکەش ئەوە هەر بێدەنگ دانیشین و بێدەسەڵات بێدەنگ نییە ئەوەیە کە ئێمە بەس چینە نزمەکان ئەچێت بەناواچێت یعنی بەسەریایەت ئەنا چینەکانی ترەوە وەکو خۆیان بخوانەژین تا ئێستا هیچ مەسەرە ناتوە هەر کوردە داماوەکەی خۆمانە هەر چینە نزمەکەیە هاوڵاتین هیچ دەسەڵاتێکی نەماوە ئێستا نەوەڵ هەڵبژاردن بۆن من ئێستا هەڵبژاردن نزیکەوە حیزبی دەسەڵاتی ترسی لێ نیشتۆ موچە دابەزەکە و خەریکی خزمەت گوزاریە ئەمە ترسێک نییە لە هەڵبژاردنەوەن وایە بۆ هەڵبژاردن واکەن باوە کەسی ڕۆژە کارباکانمان زۆر باش بووە وتم یاشەڵڵا 3 ساڵترە دەنگدان دواکەوێت تا تۆزێ ئەم وەزعەتز باش بێت کەواتە ئەگەر هەڵبژاردن بۆ شێوازە لێ بترسن هاوڵاتی ئەتوانێت لەو شوێنە حەقیان لێ بکاتەوە هاوڵاتی بۆ ناچێت بۆ هەڵبژاردن و حەق لەمانە ناکاتەوە ئەگەر بچی عقیشی لەکەینەوە ئەوان لە ئیشی خۆیان هەرەکەن پێویست بۆ ناکەم حەقیقەمەڵی لە ماڵ دانیشتم لە ناو بەتانیە بینە لە عەفلا بینە تەعزیام ئیشی خۆیان هەر کردو ئەوان پێویست بۆ ناکاتەوە بچی بۆ ئەوێ ئێمە چی بکەین وەکو هاوڵەت هیچ تاوەکو جارێکتر نەخەڵەتێن بە قسەی ئەم کەسانی کە تۆ باسی خەڵکە بێ وەشار بێت لەوە بۆ نمونە چۆن وەشار بێ حیزبێکمان هەیە ئەم حیزبە چەند ساڵە لە دەسەڵاتە هیچ بەڵێنێکی بەڵێنی بە خەڵک داوە بەڵام هیچ کارێکی جێبەجێ نەکردووە ئەوەنەی
خەریکی خۆ دەوڵەمەندکردن و خۆ گیرفان پڕکردنی خۆی بووە ئەسڵ بەلای هاوڵاتیان نەچووە بە سادەترین شت کە ئێمامانە ئاو و کارەبا و نەوتە تایسە خەڵگۆری تایسە کارەبا ئەوەتانێ جۆزە داهاندرێ بۆ ماڵان لەگەڵەوە شاکە جۆزە داهاندرێ بۆ ماڵان فەرمو لەولاوە ئاوەکە نییە لەولاوە خەڵک نەوتی وەرنەگرتووە لە چلێزی سانە نەوت یەک بەرمیل نەوتە چێتە 150,000 دینار ئەچێتە 150,000 دینار خەڵک بە 40 ڕۆژارێ 50 ڕۆژارێ موچە وەردەگرێت کۆمەڵێ حیزبەیە بۆ نمونە بەڵێنی چاکردنی موچە ئەم سەرۆسەر هیچی ڕاز نییە ئەسڵ و ئەساسینی ئێمە ئەوە چەند ساڵە ئەوە 8 ساڵ بۆ 8 ساڵ ئێمە وەشیارکراوینێتەوە ئەزانی زیاتر ئەزانین حکومە چیە بودجە چیە دەسەڵات چیە پەرلەمان چیە ئێمە ئێستا لەمانە تێگەیشتوین بەڵام ئەبینی درۆیان کرد ڕاستیان نەکرد لەگەڵ خەڵکە ئەکرێ بەشێکی بۆ جزئێکی دابین کراوێ کۆمەڵی حیزبی شێن وەکو بۆنە وەکو بەرهەڵسکار وەکو ئۆپۆزیسیۆن لە چوونەتە ناو پەرلەمانەوە ئەبینی کاتێککە ئەوێ حیزبێکی ئیسلامیە حیزبێکی علمانیە خۆ حیزبێکە دژی دەسەڵاتە لە بەرامبەر چاکسازیان نەکەوەی کە هەر دژی دەسەڵات بێ ئێوە چاکسازی بکە ئەبینی لە پەرلەمانە بابەتەکە کرێ بە زۆرینە و کەمینە بۆی ناچار حیزبەکە پاشەکشەکە ئەو کاتە ڕوزەردی لای هاوڵاتیە بێ بۆی من داوام هەیە بۆ حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ئەوانەی کە لە دەسەڵات نین لەسەر ئەساسی بەڵێنی حکومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی حیزبەکانی دەسەڵات بەڵێن نەدەن بە خەڵک چونکە ڕوزەردی لای خەڵکە بن هیچ نابن بەڕێوە هیچیان بۆ ناکری کێ بۆی ناکرێت حکومەت نایکە واتە پندەکەم بەسی حکومەتە باڵێ گەنگەڵە لە چ ڕوویەکەەوە لە چی ڕێکەوە تا هیچ کار و کاس پێێنم هیچ نییە هیچ ناکەن بۆ خەڵک ئەی چی بکە هاوڵاتی هاوڵاتی دەنگیان بۆ نەدا ئەگەر دەنگ نەدا ئەتوانێت کەسێکی باشتر و چاکتر بێنێتە سەر حکومەکە بەدڵنیایەوە ڕای من ئەوەیە هەر کەسێک کە ئیشێکی کردیشەکەی کە خراپ بوو دووبارەی نەکاتەوە بۆ نمونە ئیساکە دەنگدانە کاتی دەنگدانە ئەبێ ئەمڕۆ ئەم خەڵکەی کە لەوە پێشدەنگمانداوە بەلایەنێ لایەنەکە خراپە وعد و بەڵێنی داوە جێبەجێ نەکردووە کە جێبەجێ نەکەمە جارێتە نەچێنەوە دەنگیان بۆ بدەین دەنگ بۆ لایەن یەکدن خزمەتی خەڵکە بۆ گەنجێبن خزمەتی خەڵکە ئەی بۆچی هاوڵاتیان یاریمی کوردستان 27 ساڵە نزیکەی 6 تا 7 هەڵبژاردن بینیویانە کۆمەڵەوە ئەدەم پێدرا و هەر بە بەردەوامی هەر دەنگەدەنەوە بۆ کەسانی کە ئەم فێڵانیان لێکردن کە تۆ باسێک وەڵاهی ئیمڕۆ خەڵک دەنگی داوە زۆر جار تەزویرا دەکرێت بۆ لەمە پێشکە دەنگ درراوە بۆ نمونە حیزبەکان کە باڵادەسن ئیشیان کردووە بۆ خەڵک وعد و بەڵێنیاندا ماڵە ماڵگەڕان بەڵێن بە خەڵکەدەن و دوای ئەو بەڵێنانەکەدەن نایبانست هاوڵاتیە بێ چی بکا بڕایتەوە هاوڵاتی بچێتە سەر سنووقی دەنگدان بە سنووقی دەنگدان حەکانی بکاتەوە ئەوەی بینیتان ڕاوسەنجی هاوڵاتیان بوو لەسەر ئەو پەندە ئەو فەرمودەی کە باسمان کرد زۆرینەی هاوڵاتیان ڕێک پەندەکانە بردەوە سەر حکومەتی هەرێم و ئەو دوو حیزبەیە سەر دەسەڵاتی حکومەتیان بەدەستەوەیە باسی ئەویان نەکردکەوە خەڵک نابێت لە ڕێگەی ئەو بەڵێنانی کە پیان ئەدرێ هەڵبخەڵەتێن و جارێکی دەنگیان پێ بدەن چونکە ئەزمموی 27 ساڵی ڕابردوو ئەزمموی ئەو هەڵبژاردنانی کە لە پێشووترا وعدی زۆریان بە خەڵک داوەیان توانەوە پێویست وعدەکانیان بەسەربرن ئێستا نابێت جارێکی تر سیقیان پێ بکەنەوە بۆیە پێویستەکە دەنگ بە کەسانێکی تر بەلایەنێکی تر بدەن تاوەک بتوان گۆڕانکاریێک لە ژیانیان دروست بکە ئێمە پامی تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ